BK4 ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە بەناوی خوای گەورە بەڕێزان سڵاوتان لێبێ بەخێر بێن بۆ دەیەمین ساڵوەگەڕی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی. سپاسی ئامادەبوونتانەکەین، ئامادەبوونتان لێرە وەفایە بۆ گیانی پاکی شەهید کاوە گەرمیانی و سەرجەم شەهیدانی قەڵەم و ڕۆژنامەنووسان. هاوزەمان لەگەڵ یادکردنەوەی کاوە گەرمیانی لەسەر دڵکۆکەی لە شاری کەلار لەلایەن کەسوکار و هاوڕێیانیەوە ئێمەش لە چەندین شاری وڵاتی بەریتانیاوە درود بۆ گیانی کاوە گەرمیانی دەنێرین و نەفرەت لە بکوژانی دەکەین. ئەمڕۆ 5/12/2023 لێرە کۆبوونەوەمان کردو دشی خۆپشاندانێک دژی تیرۆرکردنی شەهید کاوە گەرمیانی کە بە دەستی تیرۆرستانی باڵادەستی کوردستان تیرۆر کراوە کە هەتا ئێستاش هیچ یەکێک لەو تیرۆرستانە نەدراوەتە دادگا و کەیسەکەی هەر بە داخراوی داخراوە و هیچ لێکۆڵینەوەشی لەسەر نەکراوە. هاوکات لەگەڵ ئەوەشدا هەتا ئێستا شێروانی ڕۆژنامەنووس لە سوچەکانی زینداندایە کە ئەمەش دەلالەتە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دژی ئازادی ڕادەربڕی نەبووە. لێرەوە کۆبوونێتەوە خۆپشاندانمان کردو دژی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و شەهیدکردنی کاوە گەرمیانی و هەموو ڕۆژنامەنووسانی پێشوو و دواتریش. وەکو تاکێک هەستی بەرپرسیارەتی وای لێکردوم کە بەشداری بکەم لەم یادا خەمناکەیە. بەڕاستی هیچ تاوانێک نابێک لە تاریکیدا بمێنێتەوە لە ڕابردوودا. ئەم دوو دەسەڵاتە ئەتاوەکو زەلیل نەکرێن ئەم هێزانە کە لە پشتی تاوانبارانەوەن دەتوانێت بربرێتی کوشتن زیاتر بژی. بەڕاستی ئەمە بۆنەیەکی خەمناکە پێویستە هەموو ساتێک بەبیر بهێنرێتەوانێ. پێویستە هەمومان دژی ئەم دیاردە خێزەوەنەی کوشتن ببینەوە کە دیاردەیەکە کە بەڕاستی لە حاڵەتەوە بۆ بە دیاردە هێرشەکەنە سەر ڕۆژنامەنووسان و هێرشەکەنە سەر چالاکەوان و ئازادی خوازان. پێویستە ئەم دەنگە بگەێنرێ بە هەموو جیهان تا هەموو کەسێک ئاگاداری ئەم بارودۆخەی هەرێمی کوردستان بێت کە ئەم دوو حیزبە هیچ شتێک نەماوە، هیچ دەست دەبن بۆ قێزەونترین شت بۆ بەدیهێنانی مەرامەکانی خۆیان. هیوادارم پێکەوە هەر هەمومان بەردەوام بین. دژی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان ئیدانەی ئەو کارانە دەکەین کە یەکێتی و پارتی دەیکات. هەوڵە دەین هەموو جارێ بین بۆ خۆپشاندان و بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەو خەڵکە جوانەیەکەوە لە وڵاتی خۆمانە ئازادی نییە و من وەکو تاکە کەسێکی کەرکوو کە ئازانم یەکێتی و پارتی چەندێ مافی ئەو خەڵکەیان خواردووە و چەندێک داکۆشیان نەکردو لە مافەکانی مرۆڤی و دایما هەوڵیان داوەکەوە ڕۆژنامەنووسان و خەڵکی سڤیل بکەنە ئامانج و هیوادارین لە ڕێی ئەم کەناڵە جوانەوە هاوکاریمان بۆ بێت و یارمەتیمان بەن هەموو کەناڵەکان بۆی دەنجی خۆمان بە ئازادی بگەێنین. فێرتان کردین بۆ ئەبەت ڕقمان لە ڕەنگەکان بێت، ڕقمان لە سندوق و لە پێنووس و پەرتوک و خاک و نیشتیمان بێ. فێرتان کردین کە چۆن ڕکابەری یەکتر بکەین کە ڕۆژێک گەشتین بە دەسەڵات بۆ کوسی ژن و منداڵ و گەورە بچووک برسی بکەین. فێرتان کردین کە چۆن لە نیشتیمان هەڵبین هەڵتک گرت بەگر شار بە شار هەرگاو بنین دوازار لە دەریای ئیزە بخینکەین و فێرتان کردین. ئێمە ڕۆک و گەنجانی کوردی بێرمیگام ئاسڵین بە ئەنجامدانی ئەم چالاکیە. یەک بۆ هاوخەین بۆ شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی و هاوڕێیانی، دوو بۆ ناشرینکردنی ئەم دەسەڵاتە و نیشاندانی ناشرینەکانی ئەم دەسەڵاتە بە خەڵکی دەرەوە و بە دەنگدەرانیان لە کوردستان بۆی کە چیتر لەوە زیاتر سەپۆرتی ئەوە حیزبانە نەکەن بەڵکو لە بری ئەوانە کۆمەڵێ خەڵکانی تر کۆمەڵێ حیزبی تر بێنە سەر حکم کە خۆشگوزەرانیەکی تەواو شایستە بە خەڵکی کوردستان بێنە ئاراوە و بۆ نەجاتیان بێ لەو دوو حیزبە ستەمکارە دزەیە کە بەرۆکی خەڵکی کوردستانی گرتووە. سەرەتا سڵاوتان لێبێ ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە شاری بێرمیگام گرتبوونەوەیەکی ناڕەزاییمان لە ساڵیادی تیرۆرکردنی قەڵەم شەهید کاوە گەرمیانی کە لە شاری کەلار بە شێوەیەکی دڕندانە لە باوشی دایکیدا تیرۆرکرا. لە ساڵیادی ئەم ڕۆژەدا وەکو ڕێکخراوی داکۆک ئێمە گرتبوونەوەی ناڕەزاییمان کردووە بۆچی
بۆ ئەوەی چیتر تیرۆری قەڵەم ڕوونەدا، بۆ ئەوەی چیتر دەنگە ئازادەکان کەپ نەکرێن، بۆ ئەوەی چیتر ڕۆژنامەنووسان لە کونجی زیندانەکانە زیندانی نەکرێن. ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە شاری بێرمیگام گربووینەوە بە مەبەستی تیرۆرکردنی ساڵیادی شەهید کاوە گەرمیانی شەهیدی قەڵەم هاوکات لە هەمان کاتیشدا هاوڕەکانمان لە شارەکانی لەندەن، کاردیف و مانچستەر هەستاون با یادکردنەوەی ئەم ڕۆژە. ئێمە لێرەین تاکو بە جیهانی ڕابگەێنی کە ئێمە کار دەکەین لە پێناوی ئەوەی کە دەنگی ئازاد هەمیشە بەردەوام بێ و دەنگا ئازادەکان کب نەکرێن کە بەداخەوە ئێستاکانە لە بەندیخانەکانی هەرێمی کوردستان چەندەها دەنگی ئازاد لە زینداندان. ئێمە داوای ئازادکردنی زیندانیانی بادینان وە تەواوی ئەو زیندانی خوازانانی تر دەکەین کە لە پێناوی ئازادی و دیموکراسی ئێستا لە زینداندان. هیوادارم هەردوو دەسەڵاتی بنەماڵەیەکێتی و پارتی دان بەخۆیان دابستنەوە تاکو چاو لە وڵاتانی تر بکەن کە کار بکەم بۆ ئازادی و دیموکراسی. ئەگەر ناتوانن ئازادی قبولکەن تکایە با کورسەکانیان چۆڵکەن و کەسانی ئازادی خواز بێنە سەر حکم. ئەمڕۆ ئێمە وەک کۆمەڵێکە چالاکوان و ئەندام لە ڕێکخراوی داکۆک بەرواری 5/12/2023 لە شاری بێرمینگام هەستاوین بە ڕێخستنی گربوونەوەیەک دژ بە تیرۆرکردنی شەهید کاوە گەرمیانی و شەهید شکری ئەوە لێرە ڕایەکەێنین ئیدانەی کوشتنی خۆپشان ڕۆژنامەنووسان و چالاکوانانی کوردەکەینەوە داواکەین چیتر ئەم کارانە ڕابگیرێت و سەرتا سڵاوە جەنابتان ئەمڕۆ لە ڕۆژی شەهیدبوونی کاوە گەرمیانی درود بۆ ڕۆحی پاکی شەهید کاوە و سەردەم شەهیدانی هاوڕێی لەم ڕۆژەدا ئیدانەی و کارەتی دۆست و قێزەونە و دەسە چاپەڵاکەن کە دەستی چوە خوێنی کاوە گەرمیانی هاوڕەکانی منەمێ ئەوە بڵێم لە مێژووی ئەم دوو حیزبە لەوەتەی دروست بوون لە مێژووی هەردووکیانە لاپەڕێک نییە دێڕێک نییە پڕی نەبوو بێت لە خیانەت نەبوو بێت لە جاسووسی و پیاکوژی هەر لە خیانەتی شەڕی ناوخۆ چەندین ڕۆڵی کوردیان لەسەر کورسی و مەنسەبی خوانیا بە کوژ دواتر دوای پرۆسی ئازادی عێراق دەستیان کرد بە دزی و فزی وڵات. من ئەمەوە بڵێم نە بە چەند دقەیەک نە بە چەند سەعاتێک خیانەت و ناپاکیم دوو حیزبە تاو نابێت. بۆیە ئێمە چون لە کوردستان بێدەنگ نەبووین لێرەش هەر بێدەنگ نابین دڵنیاتانەکەن هەر بێدەنگ نابین و بەردەوامی لە خۆپیشاندان. ئەمڕۆ لە 5/12 ڕێکخراوی داکۆک هەستاوین بە گردبوونەوەیەک دژی تیرۆرکردنی کاوە گەرمیانی. ئێمە بەردەوامین لە وەڵێستە و هەتاکو گەندەڵکارانە دەین بە دادگا. سەرەتا دەستخۆشتان لە یەکەم دەستخۆشی لە بیکەی فۆر دەکەم کە لە سەرجەم خۆپیشانە و کار و چالاکیاندا بەشدارە سوپاسان نەکەم. ئێمە وەکوداین تاراگۆ ڕێکخراوی داکۆک دووبارە هەستاین بە نەک دووبارە چەندبارە و دەبارە هەڵدەستین بە گومڕاکردن و ئاشاکردنی کارە قێزەونەکانی ئەم حکوومەتە و دوو دەسەڵاتی بنەماڵەیە کە ئەمڕۆژ لە ساڵیادی کوشتنی کاوە گەرمیانی یادی بەرز ڕادەگرین و یادی دەکەینەوە. سواز سەرەتا سڵاوتان لەبێ ئێمە وەکوەندان ڕێکخراوی داگۆ کەساین بە خۆپیشاندانێک لە 5/12 لە شاری بێرمیگام بۆ لیادی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی یادەکەمان بەرز نرخان. زۆر سواز بۆ بەناوی خوای گەورە. ئێمە ئەمڕۆ هەڵسان بە خۆپیشاندان دژی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی کە حکوومەت 9 ساڵ بە 2 ساڵ بەلێسا گەنجێکی بێتاوانی تیرۆر کرد وی حکوومەت وا پێوانە بێ کە کوشتنی گەنجێک یاخود کوشتنی قەڵەمێک پێوا بێشتێکی زۆر ئاسان بێ چکە لە بەرەوەی دەرەنجام و کارەنجامی زیاتر و زیاترێوێت. بۆی ئێمە داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو کەسانی کە هەڵساون بە ئەنجامدانی ئەم کارە ڕۆبەڕووی دادگا بکرێنەوە و حەقی خۆشیان بگرن. سەرەتا سڵاو زۆر سپاسی ئەو ڕۆژە و ئەو جەماوەراکەم بەڕاستی هەستێکی زۆر دڵخۆشکەرە کە بەو شێوە گەنجانی وڵاتەکەم کۆبوونەتەوە لێرە بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە و زیندوکردنەوەی ئەو یادە بەڕاستی زۆر سپاسیان لایەکەین بەردەوامیشە بین وردە وردە ئینشاءڵڵا پێش بەخوا ئەی ڕوخێنین پەناوەخوا. سەرەتا زۆر سپاسانەکەم ئەمڕۆ بەشداریمان کرد لە گرتبوونەوە دژی ئەو پێشرەکاری و داگیرکاری حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر سای دەسەڵاتی یەکێتی و پارتیا کە دژ بە خەڵکی ئازاد و ڕۆژنامەنووسان ئەنجام ئەدرێت. سەرەتا دەستخۆشی کەناڵەکەتان دەکەم. ئەمڕۆ بەمەبەستی گربوونەوەیان لێرە بەمەبەستی ئەوەی کە وەکو ناڕەزایی دەربڕین بەرامبەر تیرۆرکردن شەهید کاوە گەرمیانی
کە شەهیدی ڕێگای ڕزگاری و ئازادی خوازی کورد بوو وهروەها بەرامبەر ئەو ناحەقی و نەعەدالەتی دەکرێت لە هەرێمی کوردستان بەرامبەر مامۆستایان کە مافەکانیان پێ نادرێت لێرەوە ئێمە پاڵپشتی خۆمان ڕادەگەێنین وەکو کوردانی دەرەوەی وڵات وە دژی ئەو زیندانیکردن و ئازادی بەرتەسکردنەوەی ئازادیەکان و ڕادەربڕین لە هەرێمی کوردستان دەکەین هیوادارم خەڵکی کوردستان بێدەنگ نەبن لە ئاست ئەو ناحەقی بەرامبەر کاوە گەرمیانی کرا وە خوێنی بە هەدەر نەدرێت سەرەتا دەستخۆشی لە کەناڵی بیکەیفۆکەم هەموو جارێ پێشەنگی خۆی دەربڕیوە لە هەموو خۆپیشاندانەکانە یادی شەهیدی قەڵەم و ئازادی کاوە گەرمانیەکێکی ترە لەو ڕەمزە ئازادیەی دەسەڵاتی مافیا سەرکوتکەر و ئازادی کوژ وایان دەزانی تیرۆرکردنی کاوە ئیتر دەنگی قەڵەمی کاوە نابیستنەوە نەیانزانی هەموو دەنگێکی ئازادی خواست دەبێتە دەنگی کاوە گەرمیانی نەیانزانی کاوە گەرمیانی دوای تیرۆرکردنی لە موڵکی گەرمیان و شیرینەوە دەبێتە موڵکی هەموو ئازادی خوازانی کوردستان نەک سنووری گەرمیان بەڵکو سنووری وڵاتانی دنیایش دەبڕێت کەیسی کاوە گەرمیانی و شەهیدانی تری قەڵەم داناخرێت تاکو بکوژرانی بە سزای خۆیان نەگەن درود لە ڕۆحی گەرمیانی و شەهیدانی قەڵەم ڕوڕەشی بۆ بکوژرانی قەڵەم لە سنووری سەوز و زەردە سەرەتا دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم ئێمەوە کوردانی تاراوگە لێرە کۆبووینەتەوە یادی شەیدبوونی کاوە گەرمیانی شەیدی نەمر لەلایەن دوو دەسەڵاتی هیچەوە ئێمەوە کوردانی تاراوگە لێرە کۆبووینەتەوە بۆ ڕوخاندنی ئەو دوو دەسەڵاتە ڕوخێنین نەک جارێ ئامادەین هەزار جاریکە لێرە ئاوە کۆبینەوەنێ ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک لە یادی دە ساڵی شەیدی کاوە گەرمیانی ئەو ڕۆژنامەنووسی کە 2 ساڵ پێش شاگێ شەیدیان کرد ئێمە یادی دەکەینەوە و هەمیشە بەردەوامی یادکردنەوەی شەیدای نەمر ئەمڕۆکو تەواوی چالاکوانانی کورد لە وڵاتی بەریتانیا لە چەند شارێکی جیاواز کۆبووینەوە بە گوتبوونەوەیکی ناڕازایی دەربڕین لە دژی شەیدکردنی کاوە گەرمیانی و هەرێک لە شەیدەکانی دیکە کە لە ڕێگای ڕزگاری و ئازادی خوازی گەرلەکەماندا شەهید کراون چەندان کەسی دیکە لە دوای کاوە گەرمیانی و ڕێکان شکری و چەندان شەیدی دیکە کە ئێستا چەندین کەسی دیکەی لە زیندانەکان بامان کەیسی کاوە گەرمیانی و هاوڕێکانی دەبرێ بۆیە ئەم گردبوونەوەمان کردو تەواو چالاکوانان خڕبووینەتەوە لێرە بۆ ئەوەی کە کەسانی دیکە وەکو کاوە گەرمیانی شەهید نەکرێن و بتوانین بەم کارەمان کۆتاییەکیان سنوورێک بۆ ڕێگەی کارەکانی حکوومەتی هەرێم و تەواوی حیزبولایەنەکان کە پارتی وەکێتی هەڵەسن بۆم کارە دابنی سپاس بۆ هەموو لایەک پێشەچی بە خێراتنی هەموو لایەتی دەکەم هاتنی ئێرکانە کە کۆبووینەوە لێرکانە یادی شەهیدی نەمر کە شەهیدی قەڵەم دەکەنەوە ئەمن ئەو ڕۆپرسە و سەرخۆشی خۆم لە بۆ خانەوادەی شەهید کاوە گەرمیانی دەکەم 1000 سڵاو لە گیانی پاچی شەهید کاوە گەرمیانی نەمری سەرشۆڕی لە بۆ دژمنانی شەهید کاوە گەرمیانی بەداخەوە کە شەهیدی قەڵەم بوو بەس قەڵەمەکەی بەرز کردەوە کە تیرۆریان کرد 1000 سڵاو لە شەهیدانیش لە سۆرانی مامەحەمە لە گشت شەیدانی کورد و کوردستان بەداخەوە لە بۆ ئەو دوو نەماڵێت چەتە و جاش و خۆفرۆشەی کە گەنج و لاوەکانمان تیرۆر دەکەن ئێستا ئازادی بۆ شێروانی زیندانیانی بادینان ئازادی بۆ شێروانی زیندانیانی بادینان نەمری بۆ شەیدان سەرشۆڕی بۆ جاش و خۆفرۆشەکان بازانی بڕۆ خێدە سەڵاتی گەندەڵی لە دەیەمین ساڵیادی کاوە گەرمیانی هەموو بکوژانی کاوە و سەردەشت و سۆران و ویداد و فەرهاد و شاپور و قابل و سەدان کەسی تر پەڵەیەکی شەرمەزاریی نێوچاوانی ئەو حیزب دەسەڵاتدارانەی لە کوردستان 10 ساڵ بەسەر تیرۆرکردنی کاوە گەرمیانیدا تێدەپەڕێت نەک هەر بکوژانی ڕاستەقینەی کاوە گەرمیانی دەستگیر نەکراون بەڵکو هەموو ئەو ڕۆژنامە نووس و هەڵسوڕاوانی سیاسی و ئازادی خوازانی ژنان و نارانی دەسەڵات کە لەژێر سایەی پارتی و یەکێتی تیرۆر دەستگیر نەکراون سزا نەدراون کەیسەکانیان بەلاڕێدا بردراوە تاوان باران بە ئازادی دەسوڕێنەوە لە گەندەڵی زین و سەرۆت و سامانی کۆمەڵگە لەگەڵ دەسەڵاتداران شەریکن زۆر سپاسی کەناڵەکەی بەڕێستانەکەم ئەمڕۆ وەکو وەزانن ڕێکخراوی داکۆک لە 4 شاریجا هەڵسا بە یادکردنەوەی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی ڕێکخراوی داکۆک دووباتی دەکاتەوە ئەو شەیدانەی کە تیرۆر کراون بە دەستی دەسەڵاتی کوردی هەرگیز لە بیریان ناکە و تاکو ئەوانەی کە هەڵساون بە تیرۆرکردن نەگەن بە سزای خۆیان و نەدرێن بە دادگا ئێمە ئەم کەیسە هەمیشە بە زیندوی لامان ئەمێنێتەوە و شەیدانی
شەیدانی وەکو کاوەگەرمیانی و سەدەش عوسمان و سۆرانی مامە حەمە و شەیدانی دواتری قەڵەم ئێمە هەرگیز لەبیر ناکەین تاوەکو بە سزاگەیاندنی بکوژان و ئەو کەسانی کە تیرۆریان کردووە دەستان خۆش بێ و هەر سەرکەوتوو بن. سەرەتا دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆک دەکەم دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم کە هاتوون لێرە خۆپێشاندانیان کردووە دژی ئەم دەسەڵات و گەندەڵا دەسەڵاتی یەکەتی پارتی ئینشاڵڵا هەر دەڕوخێ 10 ساڵە کوژرا و برینداری کوژراوە کاوەگەرمیانی کوژراوە و کەسەکەی بەلارڕێدا براوە ئیشاڵڵا بە ئیزنی خواگەر ئەو دەسەڵات دەڕوخێ لە زووترین کاتدا. لێرەوە 5/12 لە شاری بێرمیگان لە بەریتانی هەستین بە کۆبوونەوەیەکی جەماوەری کوردستانیانی عێراقیان دژی زوڵم و زۆری ئەو دەسەڵاتە و دائیمەن نادادا دائیمەن ڕۆژنامە نووسان دەگرێت ئازادی کرد دەکاتەوە ڕۆژنامە نووسان تیرۆر دەکات هیوادارین لێرەوە وڵاتێکی ئازادە پەیامەکانی خۆمان بگا بە خەڵکی کوردستان کە بوێرانە بێنە سەر شەقام و ئەو دەسەڵاتە بگۆڕن. ئەمڕۆ پەیمان دووپات دەکەینەوە بە یادی شەهیدبوونی کاوەگەرمیانی تیرۆرکردنی 10 ساڵ تێپەڕی بەسەر تیرۆرکردنی کاوەگەرمیانیە شەهیدی قەڵەم ئێمە بە قەڵەمەکەی ئەوان چاوی دوژمنانی کوردستان کوێرەکەین. بەڵام ئەمڕۆ 5/12 دوای تێپەڕبوونی 10 ساڵە بەسەر شەهیدکردنی شەهیدی قەڵەم کاوەگەرمیانی کە ئێمە وەکو کوردانی باشووری کوردستان لێرە کۆبووینەوە و ئەم زوڵم و ناحەقیە ئیدانە دەکەین کە دەنگی ئازاد کرد دەکرێت بەداخەوە هەرچەندە دەنگی ئازاد کرد دەکرێت هەرچەندە ڕۆژنامە نووسان و هەرچەندە ئازادی خوازان دەکوژن و بێسەروشێنیان دەکەن لە کوردستان بەڵام دڵنیا بناتوانن دەنگی ئازاد لە وڵاتانی ڕۆژاو لە وڵاتانی ئازاد و لە وڵاتانی دیموکراسی بێدەنگ بکەن. بەخێر بن هیوادارم ماندوو نەبن ئەوڕۆ کۆبووینەوە بە بۆنەی شەهیدکردنی کاوەگەرمیانی کە 10 ساڵ پێش ئێستا شەهید بووە لەلایەن دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان کە چەندین زیندانی کەش هەیە کە زیندانی لە پێناو مافی ڕەوای گەلی کوردستان. ئەمڕۆ لە ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم کاوەگەرمیانی لێرە کۆبووینەتەوە ئەندامان و چالاکوانان و ڕۆژنامەنووسانی بێرمینگام و دەوروبەری بۆ یادێک بۆ سەربەرزی کاوەگەرمیانی و لەبیر نەکردنی ئەو خوێنە بە ناحەق ڕژراوە هەموو لێرە کۆبووینەتەوە و پشتگیری لە دەسەڵاتی خوێنڕژ ناکەین بە هیوای ڕووخان و کۆتایی هێنان بە ڕشتنی خوێنی بە ناحەق و ئازادی دەربڕینی هەموو ڕۆژنامە نووسان لە کوردستان و دەوروبەری و هەموو ناوچەکە. بەخێر بێن بە کۆمەڵە گەنجی تاراوگە وڵاتی تاراوگە لێرە کۆبوونێتەوە بۆ نازایەتی دەربڕین دەربارەی شەهیدکردنی گەنجێک دەربارەی شەهیدکردنی ڕۆژنامە نووسێک کە بە ناحەق خوێنی ڕژاوە لە وڵاتی خۆی. هەرێک لە ئێمە کاوەگەرمیانێکین بۆ خۆمان کە لێرەین هەرێک لە ئێمە ئەگەر شەهید نەکراینایە بۆ شێوە ئەگەر شەهیدی قەڵەم نەبووینایە هەرێک لە ئێمە کە لە وڵاتی تاراوکەین هەڵاتوین لە دەسەڵاتێک دەسەڵاتی گەندەڵ دەسەڵاتی خوێن ڕێژ کە ئەمەش نەحەقیەکە ینی دەربارەی هەر تاکێکە لە هەرێمی کوردستان ئەکرێت بۆ هیوایی کە دەسەڵاتی کوردی کۆتایی بێت بۆ هیوایی کە زوڵم و ستەم کۆتایی بێت. بێگومان دووبارە کاوە سۆرانی مامە حەمە وەداد حوسێن تیرۆر نەدەکران. ئەمڕۆ بنەماڵەی بارزانی لە سای بێدەنگی و بێهەڵوێستی خەڵکە لە سایەوەی کە ئێمە ئەگەر دێینە سەر شەقام لە پێناو بەرژەوەندی تاکە کەسیمانە نەک لە پێناو بەرژەوەندی گشتی پێویستە هەمومان یەکدەنگ یەکڕەن لێرە کانە جگەلەوەی کە دێنە خۆپیشاندانەکان بەشداری دەکەین نامە و نووسینمان بدەین بە پەرلەمانتارەکان و ئەم وڵاتە بخەینە ژێر فشار لەبەرەوەی بەریتانیا کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی BK4